لەبەر تۆ ئارامی نییە. ئەگەرەوەش مردبێ هیوادارم چیتر یاری بە ئاگر نەکڕانیست. حساباتی لە تۆ گەورەتر هەیە لە مەیدانەکەدا. ئەرە بەس نییە! تەواوی تر! تەواو نەبوو! چه حساباتێک؟ بە گوێرەی ئەوەی کە بیستومە ڕامیز قەلەندەر ئیتر دەستی لە یاریەکە دەکێشێتەوە. بە گوێرەی ئەوەی کە بیستوتە. ئەرێ مامۆستا تۆ لە چێ شتانە دەبیستی؟ لەسەر چاوەیەکی نزیک لە خاڵەوە. هەمیشە باوەڕ بەوە مەکە کە دەیبیستی. گوێ بگرە شتێکت پێ بڵێم. بێ ئەوەی خاڵۆ لە مەیدانەکە بچێتە دەر، پلانەکەی تۆ لە جیب زەنگی سەر ناگرێ. ئەگەر وا بێت تۆ جێ دەهێڵم و دەچم لەگەڵ خاڵۆ کار دەکەم. باشە تۆ لە بنەوە چ پلانێکت لە ژێر سەرە؟ بەڵکو منیش بچم لە بنجێی جەنگی پستە پستێک بکەم. دەڵێ بە جەنگی زەندرسێنی؟ گەر پلانەکە سەری نەگرت ئەی شانیشت لەدەستدا ئەو کات بە جەنگیز ناترسێنم. ئەو شتە هەیە کە زۆر خۆشت دەوێ و بۆی دەمری، بەوە دەترسێنم کە بەدەستی نەهێنی. چۆنە؟ ناترسی بەوەش؟ دەزانی هەر کاتێک تۆ پلانێک دانێ عالی دەبێت جانی بێتاوانێک بسووتێ. لەوە دەترسم. ئەی شەن و تۆ مەنزەل و قەپاقی یەکترن ها؟ گرنگەوەیە ئەو شتێکە دەتانەوە بەدەستی بێنن. بۆیە قەت گوێ بەوە نادەن کە چ بێتاوانێک دەسووتێنن. بەهار بێتاوان نییە؟ جانیش بێتاوان نییە؟ بۆیە واز بێنە ئەزەل ناتوانانی هەموو شتێک دەستە بەرکەیت. لە ڕابردووش چیت هەیە لە من زیاترت نییە. دەی ماڵ ئاوا دوای سەرت لێ دەدەم. لەو دنیاش هەر شتێکیان لێ کردیت پێم بڵێ. هەتا ئەم شەو دەرفەتت هەیە ڕامیز چارە سەرکە. تەلەفۆنکە بڵێ هەر ئێستا شوێنەکە بەتاڵکەن. دەی باشە ڕازی دەبن؟ دە ڕۆژ یەک مانگ هەرەوەندە. دواتر شەڕ. ئەزەل چی بەسەردێ ڕامیز؟ ئەزەل خۆی بڕیار دەدات یان دێتە پاڵم یانیش دژم دەوەستێ. دەزانی بۆ نەمتوانی بپارێزم ئەرن، چونکە باش دەمزانی دەبووە چۆن ڕوبەڕۆی خراپەکاران ببمەوە. ئەیتر لە هەمویان تەنانەت لە خاڵۆش باشتر دەزانم چۆن یارێ دەکەم. کورەتەفۆ سەرکەوە بۆ خاتری خوا، سەرکەوە. دەتوانم هەموو کەسێک هەڵبخەڵەتێنم.
لە ژێربەڕی هەرێکیان هەموو شتێک دەردێنم. بە جۆرێک کە هەست بەی شتێک نەکەن لە کاتێکدا ئەم کارە دەکەم کە ئەوان بێن و سوپاسی بکەن. هاو باش یەکێ لە بۆیین باغەکانی تۆم دزی هەر خۆی زیاتر لە من داهات سپاس. ئەلۆ ئەیشان ئەزەل ئێمڕۆ باشە ئێوارە قسە دەکەین. ئەزەل بیرم کردووی. منیش هەروە. تۆم ڕزگار نەکرد ئەرەن چونکە کەسێکم کوشتا کەس بوو توانای یارمەتی تۆ بدا. شتێک کە بۆ ئەزەل مەحاڵە بۆ عومەر ئاسان بوو چونکە عومەر وەک ئەوان بێتاوان بوو. بیگرێک چەکەم خۆت داپۆشە سەرمات دەبێت. ئەزەل چییە دەنجی من لەبیر کردووە؟ لە بیریشم نەکردی خەریکە لە بیرت دەکەم. منیش بۆ ئەوتم با ببریت بێنمەوە. دەی بۆلام بۆ نمونە 2 ساعتی دی. باشە. باش دەزانم بۆ پاراستنی ئەوان چی پێویستە. پێویستە عومەر بانکەمەوە. بەڵام کاتە بانکی دەکەم ئەگەر بێ نابێت کەس بیناسێتەوە. مەمە تۆ باشی؟ قاوەیەکت بۆ بێنم؟ ئەزەل کاتی مێشکی تێک دەچێت یەکسەر قاوەیەک دەخواتەوە. شەرمین کاکە سەر لەکوێیە؟ هێشتا نهاتووەتەوە. چی بووە؟
حاڵت چۆنە مەمەد؟ منیش دەمویست پەیوەندی پێوە بکەم دەچم سەرێک لە مامۆمتاز دەم و دێم تۆش شتێک وەرگە بێکەوە دەچین. کاگەزەل پێویستە بە زووترین کات بدوینم. خێرە کوڕە خۆیس نەبووە. نەخێر. بەڵێ کاکە شتێک بووە بەڵام نەگەێستا پێش 12 ساڵ کاکە. بۆستە دێ مەمەد؟ یانی دەمزانی گومانمان لێیان دەکرد بەڵام ئێستا وەکمانجی چواردە لێیان دڵنیا کاکە. لە چی دڵنیا مەمەد؟ ئەو تۆ چی دەڵێی؟ بۆستەوە خۆم دێم نەکەوێ بەجێ بێڵی. جەنگیز و ئەشان ئەوان چیانە؟ ئەوان کاچی من یا کوشتووە. گفرود 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 کاتی خۆی کە بچووک بووین ئەو کاتێک کە هەمومان بێتاوان بووین ئەو سەردەم خۆشەویستی زۆر ئاسانتر بوو. ئەوە چییە؟ مامە ممتاز منداڵەکەی خست و لەقەی لەدا ئەوە پاولە. دەی بەردەوام بن. يلا بردوام بك ما يبكي يلا دەی کوڕم دەی مەمەد داکە لێم دەرچوو تۆپم برد لێمدا گۆڵ بوو هەربیشی کوڕەکەی خۆم. برۆ دەی برۆ زۆر جوان یاری دەکات دەبێ هەڵبژێردرێ. ئەم هەفتەیە بڕیارە درێ ئینشەڵا وەری دەگرێت. بۆ پاس نادەی من باسی چی کورە گۆڵم کرد و تەواو. ئەوە چییە کوڕاوە؟ پێدڵ نەکۆ ناڵێنە باوەستن باوکە بینیت چی کرد باوکە بینیت چی کرد سەواو سەرسەرە چیە لە تیپەکە وەرگیرێ؟ وەڵڵا ئەوە لەگەڵ چی دەسەر سەری کوڕە ها؟ بۆ دەرەوە بەڵام مامۆستا ئەو دەست پێ ئەو دەست پێ کرد من کۆتایی پێدێنم ئەم داڵ دەرکەنە دەرەوە. ئەرە دەمداڵی خودم بگرم بۆی بینە دەرەوە چیە لێ بترسی؟ ئەوە چ تاوی دەکەم تەکورە ها؟ تاوی دەکەم ڕاش دەکەم نەدەم ڕێی منیش ناکەم. دەی ئێوەش منداڵین ئێوەش هێرشکەن دەی ئێوەش دایکەون دەی زوو دەی نێتە پێش بێی پێش شتێکی خراپ دەکەم. تۆ دەردەکەم بۆڵ بژار نەکردنێ تەواو بیبەوە. بۆ چی بووە؟ بۆتان بینی چیتان کرد ها؟ شتەکان لەکوێ دابنی هەمویان لێ داناوە. شەرمین فەرموو لە ژوورەوەیە؟ لەرەگەم کاکە جەنگیز 5 دەقیقەتر لەوێم. ئەرێ دەپێ بە لێخڕۆ وەستا لێخڕۆ زوو دوو دەقەت چاوەڕێکە بەڕێز ئەوەندەی کە من تێگەیشتم کارکردن لەگەڵ تۆ هیچ ڕووداوێکی ناکەوێتەوە. وەک کاکمی یەکەم جار بوەستە بیرکەوە ئینجا بڕیار بدە بزان چی دەکەی. نەمتوانی چاوەڕوانی تۆ بکەم پەیوەندیم بە جەنگیز کرد نازانم بیرم نەکردوتەوە بە شێوەیەک بربەستێک دەخەمە پێشی. بربەست دەخێتە پێش چی؟ لەو شتێکە لەوانەیە بەسەر تۆشی بێنن. ئەوە ڕێکم خست بگرە بزانم تۆ بە چەندەی ڕێکی دەکەی؟ من زۆر زووتر نا مەرج بکەین دەی ها
چۆنی مام ممتاز باشی وانە؟ زۆر شکرم کچم. کەی بەمە لێ حەدەڵێ پێی بڵێ تر جانەوەی ئەویشە. جارێ ناتوانم مام ممتاز پێویستی نەکردایە بە تۆشم نەدەگوت باخات و مەلیحە لەگەڵ جان ڕابێ؟ تۆ چاوەڕوانی ئەوەی تاخات و مەلیحە لەگەڵ جان ڕابێ یان لەگەڵ خۆت؟ با کەمێکی تر چاوەڕوان بین پێی دەڵێم. چی پێ دەڵێ؟ جان فەرموو پورێ جان. تۆ بڕۆ ژووری مەمەد لەوێ یاری بکە کەمێک باشە بە قوربان؟ باشە. بە تەمای چی بڵێ؟ ئەزەل دەمت خۆزگە ئەزەلیش بەهاتایە جان ئەو کوڕی خۆش دەوێت زۆر. بۆچی تۆ هەمیشە لەگەڵ ئەزەل دەیتەوە ماڵە؟ ئەی باوکی ئەو منداڵە لەکوێیە؟ چاقەیدی چییە؟ ئەزەلیش کوڕی ئەم ماڵە حەسابەیتر. باشە بێگومان وایە بەڵام جەنگی زیار نییە نەوەک لە یەک جیا بووبوونەوە. نا تەنها ئەو شتەیە. چی؟ دوا دەکەوێ دێ بەڵام کەمێک دوا دەکەوێ. هەرەوەندە ئەمانە شەیە لەو فەلوشتانی کە پێت دابوو وە دوای لە کۆڵینەوەکان لەسەر دەستکەوتەکانی جەنگیز ئەمەم دەستکەوت. زانیاری مڵکەن؟ ئەمانە دەستکاری کراوە بەڵام ئەوانەی تۆ پێ دەبڕاستم چکە لە تاپۆ وەرگرتووە. سیر کە کاکەجان هەموو شتێک دوو مانگ دوای دزیەکە کراوە. ئەمە پارەی تاوانەکەیە. مەمەد ئەو پارەی لەوانەیە بەیەک قازانج بەدەست هاتوێت. ئەگەر هەڵە بووی من هەڵە نیم. گوێ بگرە مەمەد بێک دوو کاغەز لەم شوێنە ناتوانین لەمە دڵنیابی بڕیاتەی. بەڵام شتەکان نووسراون ناوی ئەوی تێدایە. ڕاستە لە سندەم هەموو کەسێکی تۆ بێتوانم ئەویش نەحەق نەبووە نەتبیستە پیاویان فڕێداتەی انفرادی لەم شوێنە مرۆڤ شێت دەبێت دەزانی؟ برای من شێت نەبوو بوو بەڵام تۆ خۆت وادوت تۆ وتت کاکەم تاوانبارە ئەمەیەکی بۆ منووسیوە تۆش باوەڕت بەو کردووە. ئاها سیرکە کە بە هەڵەش لێمەگە تۆ ناتوانین لە کاکم تێ بگەیت. بابە ئەو کەسیش زۆر جیاواز بوو لە چاو ئێوە. چۆن جیاواز بوو؟ قەت بیری لە خۆ نەدەکردەوە هەمیشە یەکەم جار بیری لە ئێمە دەکردەوە هەر لەبەر ئەمەش ئەم نامەیە نووسیوە نەوەک ئێمە شتێکمان لێ بەسەر بێت. بەڵام تۆ ناتوانین لەمە تێ بگەیت. مەمەد لێم گەرە کاکەسان خەتای خۆم بوو وەم زانی باوەڕم پێ دەکەیت کە بیر دەکەمەوە تاکە کەس کاکم بوو باوەڕ پێ دەکردم تەنها کاکم حسابی و قسەم دەکرد هەمیشە بێریش دوو دڵ و پرسیارێک تەنها ئەو بدەی پارەستم هەموو کاتێک. بەڵام ئەو پیاوت بینیوە کاکمی لێ سەندە ئاگام لە خۆمە بەڵگەم نییە بەڵام لەگەڵ کاکم هیچ کاتێک پێویستم بە بەڵگە نەبوو ئەو سێری ناوچاوەکانی دەکردم دەیوت تەواو براکەم تەواو من پێت باوەڕ دەکەم. ئەمە چ شتێکە تۆ دەزانی؟ نازانم شتێک کە ناتوانێت کەسیش دەربگەڕێنێتەوە. بەمە نەمتوانی کاکم بگەڕێنمەوە نەشم توانێت ڕێگرم لەوەی لێیان کرد بەڵام ڕێیان لێ دەگرم لەوەی شتێک لە تۆ بکە. بەڵام تۆ منەڵ بووی خۆ نەمتوانی ڕێیان لێ بگریت. ئەو کاکم بوو هەموو شتێکی دەکرداوە ڕزگارم کە ئاخر لە دوای مردنی شەو لێ ڕزگارکردنی من دەدا. ئەی من چی دەکەم؟ دەی تووڕە دەبم یان دەڵێم ئەو تاوانبارە؟ دەبێت لەمە تێ بکەم کاکە ئەزەر پێویستە بە براکەم بچم کاکە ئەزەر نەمتوانی وەکو کاکم بم. بەڵام ئێستا وا دەبم. مەمەد بۆست تەواو پێت باوەڕ دەکەم
لەکوێی؟ بەڕاستی؟ ببوورە کاکە جەنگیز بۆ کاتێکی تر بێ. باشە باشە. سێر کە پەیمان پێدەم ها شتێک ناکەیت بە مژێک کۆڵمەوە دواتەدا دەنیشین و چارێکە بۆ دۆزینەوە گوێ شتێکە بێ دێکە و چارەی دەکەیت باشە؟ کوڕە پەیمانت داوە ئەگەر دەتەوێت لە عومەر بچی بۆ یەک جاریش بێ یەکەم جار بیرکەوە دواتر دەست بە زۆرە بکە ڕێکە پنوانیە؟ وەرە بتگەێنم ناکە گەزەل من باشم بە پێ دەڕۆم. تەواو کاکە گەزەل پەیمانم دا. ئەو ئاوە دەوەستێ؟ مەمەد تا ئێستا باش ڕۆیشتووە بەڵام زمانی بەستووە نەوەک ئێستا بچێ و شتێکی هەڵۆ پێچەوانە بکە خوانەکە بەڵام تۆ هەر بە دوایەوە بە باشای تۆ؟ ئەو کەسەی لەوانەیە لە نێوچوانی من زەر بکە بە زەمەد نییە. ئەزەل دوای هۆم ماوەی یاری خۆشارنەوەم لەگەڵ دەکەی؟ هۆ باشە خۆت شاردوتەوە؟ باشەوا دێم. خێرات خۆش بێ. با کاک تۆفیق سەیریکە. چاوەڕانی چی دەکەین؟ چاوەڕێ ئەم شەو دەکەین. ئەم شەو چی هەیە؟ مفازە کارەکان بەدڵی من بڕوە ئێوارە مفاجەیەکم هەیە تا ئێستا نەتبینیوە تەفۆ. مفاجئەیەک توی ئەوەندە بێ سەبر کردبێ خاڵۆیە. بۆ کوێ؟ با مفاجئەکە جێبەجێ بێ دەچمەلای کەسێک وەک پیاوێک خۆشی بوێم. ئێرە زۆر خۆشە. بەڵام تۆ یەکی ئاوا دەوڵەمەند تام لەو زۆرە خۆشیانە ناکەی. کاتم نەبوو. تۆ ویست یەکتر ببینین. بیرشت کردبووم. ئاخرەوەیان هەبوو. ئیتر چی هەیە؟ وە بەرامبەر بە من هەست بە بەرپرسیارەتی دەکەی. نەک تەنها هەستکردن دەمەوێت بێتە ڕاستی. ئەمە چیە؟ فایلەکانی ئەلیف. دەزانم یەکتریتان بینیوە بەڵام باوەڕت بە راپۆرتەکان نەبوو. ئەو عملیاتێک کە چەند سەرکەوتین بەدەستێنا دواتر زوو چاکبوونەوەی داگا لێ نییە؟ ینی ئومێد هەیە بەهار ئومێدێک لە ڕێگادایە.
لەگەڵ دکتۆرەکەی لەندەن قسەم کرد هەموو شتێک ئامادەکراوە چاوەڕوانی تۆ دەکەن چی بوو؟ هیچ شتێک من پێشبینی شتێکی ترم دەکرد بڵێم چی دوای ئەو هەماوەی یەکترمان نەبینی خۆم زانی دەستی خۆتم پێشکەش دەکەی نەگەم فایلانە شتێکی ئاوها بەهار دەزانم گرنگیت پێداوم ئەزەد بەڵام هیچ گرنگێکت بەدڵم نەداوە وان نییە هیچ هەستی پێ ناکەی وان نییە بێژیان ئەویان دەمێنێ بڵێم چی ئەو ماوەی پەیوەندت پێوە نەکردو وام زانی دەستبەردارم بووی نەبوومە دەستبەرداربی باشترە چونکە پەیوەندیکردنت تەنهات بۆ چارەسەری من بەس نییە ئەمە بۆ ژیانیشم بەس نییە چونکە تۆ خۆشت ناوێم دەزانم لەلام دەبی بەڵام لەلابوون چ مانایەکی هەیە بێ ئەوەی خۆشت بێم باشە من چی بکەم تۆ بێڵێ بێگومان شتێکێک کە بتوانم بیکەم وەرە بەبیرت دێ کاتێ باڵۆنەکانمان لە ژوورەوەدا دەخست بچووک دەبوونەوە دواتر پووز دەبوونەوە بەڵام هێشتا ئەگەرێکی تر هەیە دەتوانی لە ژوورەوە دایان خەی و سربەستیان بکەی تا بچنەوە شوێنی کە دەیانەوێ زۆر جوانتر نییە؟ کامل حاڵی مناڵەکەمان چۆنە باشە چوە سەر تاشخانە چاوەڕوانیمە حاڵی تۆ چۆنە هەرمە پرسە شازە سوێن بەخوا کامل هەڵچکە و لەگەڵ مەمەد و بەهار زەحمەترە قسەت وەرناگرن یەک لەوی تر کە لە ڕەخترە دەڵێ چۆتە سەر تاشخانە ئەوەی لای ماڵەوە نا لای نیشان تاش کوڕە زۆڕاکە کامل بۆ هیچ هەیە مەمەد جگە لەوەی لای گەڕێک ناچێتە شوێنەی تر لەوەیە کامل لەوەیە ئێرە هیچ دەرگایشتری هەیە پرسیارێکم هەیە ڕامیز قەڵەندەر کەسێکی وا لێرەیە چیت دەوێ دەمیش پرسیارێک لێ بکەم زۆر گرنگیش نییە وەرە 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 لێرەیە لە دەرگا بدە
سڵاو کاگرامیسم دەویست فەرموو لێرە دانیشە کاگرامیس لێرە نییە؟ ئێستا دێ فەرموو دانیشە دەرگاکە داخە بابەتەکە چییە؟ ئەوە شتێکی تایبەتیە ناوت؟ پێت نەگوتم جەنگیز با تۆ بێزار نەکەم نا ئەڵمەستە ئێستا دێ؟ نا خۆم دوای دێمەوە خۆی برادێکی خۆی ئەو ناونیشانی پێدام وتی ئەو کارێکت بۆ دەدۆزێتەوە یعنی نایناسی؟ ناکاکە چۆن بیناسم جەنگیز مەمەد بیری منت دەکرد خوارزە ها خۆزگە مەمەدیشمان دەبینی جەنگیز دەبێ بێتە لای مەلیحەوان بەپەلە بۆچی؟ وا دەزان لێک جێبووینەتەوە زادرۆیە؟ ئەوەندەی من بیزانم دوای خیانەت لێکردنەکە تۆ منت لە ماڵ دەرکردووە تۆش ئیتر هیچ نەگەڕایتەوە ماڵەوە باشە پێیان دەڵێم جێبووینەتەوە دایکە دێ یارمەتیم بدەی ئەوە دێم گیانە جانیش لێرەیە بە ئەوش ببیستێ خواحافظ وەستە تەواو وەستە دێم نەهات بۆ ئێرەوانیە؟ سێری هەموو لایەک کامل بە دیار کەوتەوە خەبەرم بدەوە باشە تۆ چی دەکەی؟ عەمەر بۆیە چی دەکرد؟ هەوڵە دەمە بیری بێنەوە ئەومەر براکەی زۆر خۆش دەوێت دیارە هەڵەیەکی کریتر ئێستاش لەبەرەوە مناڵەکە سزا مەدە نا لەبەر ئەو نییە مناڵەکان دەستت ماچ دەکەن داوای لێبوردنت لێ دەکەن با ئەو کارە بە شیرینی تەواو بکەین نامە ممتاز من ناتوانم هیچ شتێک بکەم دەی کوڕم دەستی ماچکە عیب نییە ئەوە تا مەمە دەردەگرن وانە؟ مام ممتاز بەرامبەر تۆ هیچ شتێکم پێ ناکرێ تەواو سپاست دەکەێت منیش دەماوکە تۆ بڕ لای مەمەدوان تەواو دای کوڕم دەی کاتمە کوژن
پێش بۆ تیمەکە هەڵی نابژێری ها؟ دەزانم ئێستا وەک دڵپیرۆش یاری بکە هەروەری ناگرنەوە نییە؟ کابرا باوکی مناڵەکە شتێکی وت ها؟ منیش دەست و خاچم بەستراوە پیاوە خۆی برێ ڕاهێنەرەکەیە چاوەڕوانی وشەیەکی دەمی ئەو دەکەین. باشە من ئەتوانم بۆ گۆڕنی ئەو بڕیارە لەگەڵ ئەو پیاوە قسە بکەم لەگەڵ کەسێکی تر قسە بکەم ئاخر شەو ڕۆژ نەخەوتەوە بەس مەشقی کردووە شایان بوو من چی بکەم بۆ خاتری خوا شتێک بڵێ چی بکەم تا چی کەمەوە نییە شتێک نییە تابیکرد بەڵام بۆ خاتری دڵی مناڵەکە با بێتە هەڵبژاردنەکە قەینە دای کوڕم دای کات مەکوژن ڕاستیکەت بە من نەوت ئەو نامەی پێتان چێ نووسی بوو لەوانەشە خۆ نووسی بوو بێگومان عومەر هەر بە توی وتووە کاکم بێتاوان خرایە زینداوانیە هیچ کەس بە بێتاوان ناخرێتە زیندانەوە ڕۆڵە کەوایە تاوانەکە چی بوو تاوانی کاکت تاوانی عومەر بێتاوانی بوو ڕۆڵە ڕاست بوو کەسی نەکوشت دزێکەش ئەو نەبوو جەنگیش و ئەیشان عەلی ئەویش هەرچێکیان چیتر نازانم چیتر یەکە نەبینیوە پێم بڵێت کایە قوربانی چاوت بوو پێم بڵێ چییە من چیت پێ بڵێم ڕۆڵە پیاوێک 20 ساڵ لە زیندان پاڵکەوت بێ پیاوێک گیانی پارچە پارچە بوو بێ ئەو بێتاوانیایی کە تۆ باسی دەکەی ئەو بێتاوانیە تەنها دەتوانێت لەو شوێنەی کۆتایی پێ هاتووە پێتی بڵێ بێتاوانی لە مرۆڤدا وەک پێستێکی شوێنەواری کۆن وایە پێویستە بزانی کە هەر کات کاتی هات دەبێ کەوڵەکەت بکەنی ئەگەر نەتزانی کەوڵت نەکرد و فڕێت نەدا ئەگەر وات نەکرد ناتوانی بڕۆی دەستت دەبەستێتەوە و ناتوانی بیتەقێنی چاوت بریندار دەکات و نایبینی تۆ بوو چاوی کاکت کردەوە تۆ ئەمانت پێ وتووە باسی کاکت ناکەین ڕۆڵە باسی عومەر ناکەین باسی تۆ دەکەین سێرکە ڕۆڵە دەتەوێ بزانی وانە بەڵام زانین واتەکردنە بۆ زانینی ئەو شتەی دەیکەی پێویستە ئەوەی ڕابردووە فڕێی دەیتە دەریاوە دەتوێت چی بکەم یەکەم جار کە هاتیە لام دەترسای ڕۆڵە ئێستا ژار دەترسەی ها پێویستە چی بکەم ئەوم پێ بڵێ پێویستە بڕیار بدەی ڕۆڵە پێویستت بە بڕیاردانە ئیتر سوکانەکە لە دەست تۆیە یان بەرەو پێش دەچی یان بەرەو دواوە دەگەڕێیتەوە گەر بەرەو دواوە بچی ئەوە دەگەڕێیتەوە شوێنی جاران و باوەڕ بەو شتانە دەکەیتەوە کە باوەڕت پێیان هەبوو ئەگەر بۆ پێشەوەش بچی نابێ بگەڕێیتەوە دواوە لەکوێ بە دیارکەوتی هاتمە لای جەنگیز لێرە نەبوو کاتی هاتم هەر لێرەوە تێپەڕیم بیرم کردەوە کەوایە ئومێدێکت ماوە هەڵا بە ئەنقەز ڕوو دەدا مرۆڤ لە خەیاڵکردندا ناوەستێ
جات دۆ سەیری و خەیاڵی من بکە. خەیاڵی چی دەکەی؟ چییە؟ بڵێم چی؟ نازانم بڵێم بۆ نمونە ژنێنان ئەو شتانە تەفۆ ئەو دە بەنگە زاوایە ڕەنگم تێک چوە. ئەی من؟ وەڵا لەم شەوەشیان نازانم ئاگام لە تۆ نەماوە ئەوەندە بە زۆش خرۆش لەبەر دەرگە چاڕوان دەب من ناتوانم بێمە ژوورەوە. چەند بێمانە منیش خەیاڵی شتێکی ئەوا دەکەم بوو گواستنەوە لە ژێر ئاودا. بەڵام پێویستێکێکی شارەزابم با بۆ سەر کورسی دە بڕۆ ناڕەوە بێگومان ئەزەریش دەو لە هەمان شت دەکات. بەتەنیا خەیاڵت لای ئەوە لێم تۆڕە بووی تۆڕە مەبە منیش وەک تۆم ئەویش منی خۆش ناوێ دەیەوە کاوڕێ بین بەڵام من هەر بۆ خەیاڵم لەبەر ڕابردی تۆیە وایە وانە؟ جاوە ئاسانە جارێک دیارە و جارێکیش دەبینی نییە. بەڵام دەزانێت چۆن یەکجار دەستت دەگرێ بەو دەستە گەورانەی خۆی تەزوود بەجەسەدا دێ دواتر چۆن ناوت بانگ دەکا بەیانیان چۆن لە خەوت هەڵدەستێنێ چۆن لە باوەشت دەگرێ کاتێ سەروشانت لی زیادە بێتەوە دواتر دەستت بەردەدا سوور دەزانی نابێ ئیتر دەڵێ تەواو ئەمە بۆ من نابێ و سەرت هەڵدەگری و دێ ئێراوا دەگری. مەگری خەم مەخۆ تۆ قەت بە تەنیا نابی. خواردنەوەیەکم دێ. ها ترسەی؟ بۆچی بترسم؟ بەڵام سەغلت بوویت زۆر نامۆیانە سەیرم دەکەین. سەیری تۆ ناکەم ئەوە یەک بۆ پەیمانم داوە کە هەمیشە بە چاو ئاگام لێت بێ ئەوەش دوو. یانی درۆت کرد چونکە بەڕاستی سەیری منت دەکرد یانی دەم پارێزی تا شتێکم بەسەر نەیە تا کەسانی تریسیان بەسەر نەیە لەم ناوە کەسانی متمانە پێکراوە بەدی ناکرێ. من ڕۆیشتم من بپارێز
کاک عەلی محمد هاتوتە گازینۆ. دایکە کەی جارێشتر دێنەوە ئێرە؟ بۆستە کوڕم خۆشتە نەڕۆشتوین. با نەڕۆین. من لە ماڵەوە بێزار دەبم. با هەر لێرە بین. لەبەر کاروبار جەنگیز ناتوانێت زۆر بێتە ماڵەوە. بەڕاستی؟ بەڵێ کەمێ وا بوو مام ممتاز. جان بیرت دەکا. ئەو وتی؟ تۆ کوڕە تووڕە کردووە؟ چی وتووە؟ چی وتووە لەبارەی من؟ لێ زویرت ها جەنگیز. باوک منداڵی جێ ناهێڵێ. نابێ. بوونی ئێوە گرینگە. جانیش وا هەست بە خۆشی دەکا. وا هەست دەکا ماڵی خۆیەتی. ئاوا سیر بکە کاک عەلی. کارێکی وام پێت نییە شۆش بی. ناخورم لەبەرەوەم نییە. هەر کەسێک بێکارێکی هەیە تۆ شەروە. دەبوو پێشتر ئاگدارم بکەیت. چەندە ئێرەتان کردیوە؟ ئەویان لە کاکت جەنگیز بپرسە. من خۆم ئەوە من درەنگ هاتوومە ئێرە لە مەزبوریان. شتێکم بیستوە بۆیە. بیستومە جەنگیز ساڵینەوە تۆش ئێرە کردیوە. وەرە وەرە پەرداغان هەڵگرە. شتێکی لەو جۆرە من نازانم. چەند مانگێک دوای دزی کوشتنەکە. دەی بچینە سەرەوە قسە بکەین تا یاکیش نەخۆینەوە. بۆنە. کامیل ئەگەر شتێکی پێچەوانە ڕووی دەدەزانی چی دەکەی وانە؟ ڕوونادا. گەر ڕوویدا دەزانم. کاک جەنگیز حەزی گەورەیە بووە. مەبەستت چییە؟ تازە برای چۆتە زیندان. هەستاوە قومارخانەی کردوتەوە. بەڕاستی ئەو پارە لەکوێ هێنا ئێرە کڕی؟ نازانم. ئەو جەنگیزە ئیتر لە شوێنێ قەرزشتی وەرگرتووە. بەهەرحاڵ شتێکی زۆر سێرەوە نییە؟ مرۆڤ چەندی بیری لێ بکاتەوە سێرترە. لە کام بابەت؟ لەو بابەتی کە جەنگیزی کردە ملیۆنێر دوای چوونی کاکم بۆ زیندان. تۆش پێ سیر نییە؟ نا ژیان بە خۆی شتی وای هەتێدایە. نا کاک عەلی بۆ تۆش خێری هەبووە. سیر کە کاکە جەنگیز تۆی بردێتە لای خۆی. کەس منین هێناوەتە ئێرە. ئێمە بەیەکەوە کار دەکەین. بەیەکەوە وانە؟ ئەیشان عەلی جەنگیز هەرسێکتان. چۆن یعنی؟ من دەستمە ژوورەکەم. بەهار چی بۆ؟ لەبەر ئەزەلە؟
ها ئەو شتم دەوت کاکەمتان نقستانە خۆزگە ئەویشتان لەگەڵ بووایە خۆزگە بەڵام باوەڕ ناکەم بەهات بایە شەرمی دەکرد تۆ بیرکەوە چونکە پیاوی کوشت هەڵا هەموو کەسێک دەیکا جارجار تۆش خەیاڵ ناکەی کاکە عەلی وەک بڵێ ئەو نەیکرد بێ کەسانێکی تر ئەو شتیان کرد بێ وە تاوانەکەشیان خست بێتە ملی ئەو تۆ بیرکەوە کاکە عەلی ئەها وتت هەموو کەسێک هەڵە دەکا ئەوانیش لەو کەسانە بن کە هەڵەیان کرد بێ بەڵگەشیان جێهێشت بێ بەڵگەیەک تاوانەکەیان بسەلمێنێ بەڵگەیەک لە شوێنێکیان دانابێ کاتیشم نەبرد بێ و بێ ئەو بەڵگانە بدۆزیتەوە ئەگەر بیرکردنەوەکە ترسناک بێ هەمان پیاو بێتەوە و دیسان کاکت بکوژێتەوە وەرە وەرە دانیش با زیاتر قسە بکەین نا کاکە عەلی پرسیارێک ئەو پاسەوانە شەوی تاوانەکە کوژرا لە دواوە لەیاندا کاکەم چۆن لەیدا کاکت کەسی لە دواوە نەکوشتووە بوەستە بوەستە مەمەد بوەستە ئێشەڵا لەم تێک نەداون واز دەکەم بە زۆری خۆم دەخەمە ناخی ئەوەوە وەک بڵێ ئەقلی ئەو لەسەر یەکێکی تردا بێ و منیش لە هەڵی ئەوە دام کە ئەقلی ئەو بتسم نا ئەگەر چی ناتوانێ بیتسێ بەڵام ئەو لای من گرنگە ئەو چۆن توانی بە ئاسانی دڵت بتسێ هەزاران کەس مەمنوتە بۆچی تەنها کەسێک ئازار دەدا ئەو هیچ تاوانی نییە ئەو بەس چاکبنەوەی منی دەوێ ئەی باشە تاوانی کێیە دەبێ هی کێ بێ خۆشەویستی کۆنی ئەو قسەیە چییە تۆ چوزانی خۆشەویستی کێ بووە بەدەمی خۆی زۆری وتووە دەیەوێ خۆشی بێن بەڵام لەبەر ئەو ناتوانێ پەیوەندیەکی هەیە ئەگەر بێوە دەیکا زۆر پەیوەندی هەیە نازانی ئەزەل چی بۆ من دەکات گەر ئەو ژنە نەبووە دەبات چیتری بۆ کردبام دەباواز بێنێ ئەو ژنە چیە با بەڕابردووە بند بێ بگەڕێتەوە بۆ شوێنی کە لێی هاتووە دە تۆ بیرێک لە خۆت بکەوە تۆ چوزانی لەم نێوانەدا چی ڕوودەدا ها بەڵکو لە تۆش زۆر باشترە لەکوێ دەیزانی لە خۆتەوە خۆشەویستەکەی دەکەیتە شەیتان و تاوانبارێک دەیکەم من ئەو ژنە نەناسم بەڵام ئەزەل دەناسم تێگەیشتی باش ئەو دەناسم بێگومان لە تۆی باشتر دەناسم دەزوو قسە بکە تۆ تەنها کارێکت هەیە عەلی ئەویش ڕزگاربوونتە بە ئاسانی لە پەتی ڕامیز کوا منداڵە مەمەد کوا قسەم کرد لەگەڵ خاڵەوە وانەی یەکەم هەر کەسە و تاوانەکەی لای خۆی هەڵدەگرێ ئەو قومارخانەیە بۆ ئەوان وەک هەشارگەیەک وایە بۆیە هەر شتێکیان شار بێتەوە لەوەیان شاردوێتەوە باشە من چی بکەم قابل یەکسەر بیڵێن یەکسەر نا دەیان وروژێنی بۆشیان لێ وەردەگری دواتر زانیاری لە چاویان دەدزی دەتوانی بیدزی ئەگەر لەوێ بێ لەبەر چاوت بێ دەیبینی بیبینە بەڵگەیە چەند جێشتووە بەڵگەیەک تاوانەکەی هەم سەلمێنێ لە شوێنێکدایان ناوە شاپێکەوتێکم تەرتیب کردەوە ڕامیز و تۆ بەرات جا دەڵێسی چاویشم بەسم تا نەتوانم ڕابکەم پێویست ناکە عالی بۆ چاو دەبەستنەوە
والله چۆن دەکەم منە تەڵەکەوە وا لەبەر چاومە نابێ ئەو منداڵە لەکوێیە باکە کەسە لێرە چاوەڕوانکە عەلی لە چی دەگەڕێی ها؟ دۆڵابێک پاسەیەک یان هەر شتێک کۆدی هەبێ؟ کۆدێک هەبێت تەنها عەلی دەزانێت. تۆ چۆن ئاشکرای دەکەی؟ وەک عەلی بیر دەکەمەوە. باشە چۆن بە دوای ژمارەکانی عەلیدا دەگەڕێی؟ ژمارەیە کە نابێ لەبیر بکرێت. ڕۆژی لەدایکبوونی، ژمارە تەلەفۆنی، ڕۆژێک لە مێژوو، بەرواری تاوانەکە. لە کاکە سەردارەوە دووەچاکە بۆ خۆت سێری بکە. ئەگەر لە تاقیکردنەوە کە دەرچووی لەو پاپۆڕێک کە ئێستا دابەزی هەر کاتێ ویستت وەرەوە دەتوانی سەرکەویەوە. لە شوێنی کاکەم؟ لە شوێنی کاکت بە هیوای دیدار. پێلێنێ کاکە پێلێنێ. وای تەکسی و کاکە ڕای کرد. باش کاکە ئۆتۆمبیلەکان ئامادە دەکەیت یەڵڵا. کاکە ئەزەل لەکوێی؟ شتێکم دۆزیەوە کاکە. نابێ بڕۆی بۆ کوێ؟ ئەوە بەتەنێ نابێت گوێم لێ بگرە. تازە درەنگ بوو کاکە ناگەڕێمەوە گەردەنم ئاساکە. کاکە سەیرم کە سەیرم کە مەشقی زۆرم کردووە دەبینی چۆن وەردەگیرەوە ئەوجە بە هەڵم نەبژێرە. کاکە وەرە مەمەد دانیشە با قسە بکەین. دەبێ مەشق بکەم کاکە 2 سەعاتمە. وەرە هەندێک جار شتی ڕاست لە ژیاندا ڕوونادا. هەندێک جار زۆرش هەوڵ دەدەی شایانی ئەو شتەشی، بەڵام هەموو مرۆڤەکان باش نین، خراپەکارانیشان. هەندێک جار ئەو شتەشت پێ نادەن کە شایانتە هەر چێکیش بکەی. کاکە لە تیمەکە وەرم ناگرن وانە؟ وەرت ناگرن کاکە، هەر چێ بکەی وەرت ناگرن. ئەگەر شایانیش بی وەرت ناگرن. گوێت دێ بوو چی مودوانە؟ بیستم کاکە وەرم دەگرن دەیبینی.
نابێ بچی ئەوەیە برا بچووکە من بەردەمیان سوک ناکەم تێگەیشتی دابینی مەمەد بۆ تێم ناگەی پێت دەڵێم وەرت ناگرن دایبینی کاکە مەمەد تاوانی ئێمە بوو نەمانتوانی بەسەر تووڕێمان زاڵ بین تاوانی من بوو ئەگەر لە تیمەکەوە نەگیرام ئەو کاتەوە بڵێ بەڵام من وەرنەگیرێم نایڵم هەست بە تەواو بکەی دڵنیا بە نایڵم بەڵام وەرت ناگرن دەیبینی گوێ لێ نەگرتی ها چی بکەین بێتاوانی و دڵسافی هەڵەیەک نییە تا پێویستی بە چاکردنەوە بێ بێهێزیش نییە بەڵکو دڵسافی بێتاوانی تند لە باوەشگرتنی ئەو شتەیە کە باوەڕی پێ دەکەیت بۆستە دوای نەکەوین بۆ سەلیم کە گرتان سیرکەن ئەگەر هەر شتێکی تایبەت بە منتان دۆزیەوە بیبەنە شوێنێکی بێدەنگ و چاڕوانی فەرمانی من بن نەکەی تەفۆ نەکەی لێرە بۆ لای ڕاست بسۆرێنەوە بۆ لای ڕاست جوو لێ ڕاگرە لایتەکەم بچێنەوە چی بووە براکە بەڕێز هەندێک جار هاوشنیەک هەنگاو بە تەنیا بەرەو تاریکی واتە جێشنی بێتاوانی لە دواوە
بەدەستان چوو ئاخر چۆن بە هەر حاڵ دوای پەیوەندیت پێوە دەکەمەوە ئەگەر پێم کرا بەخێر بن بەم شەوە درەنگە حەستان لەمە لەوانیە خاڵۆ ئەوە بدە مەمەد بۆ کارەکەی دواتر لە من دەبرسێ لێرەمیان نا دواتر چی دەکات؟ بێگومان ئەو شتەیە نامێشکێتی مەمەد دێتە لای تۆ خاڵۆ بابێ خوارزە بابێ ئێستا بە چاوەشێتەکانیەوە دێوانە چاوەکانی داخراوە منیش چاوەکانی دەکەمەوە دەینێرمەوە ئەوێ مەبەست بۆ قومارخانەکە خاڵۆ ئەو مناڵە شێتە گوێ لە قسە ناگرێ باوا بێ ئەوها شەر حیسابە خوارزە ئەوانەی گوێ لە قسە ناگرن خۆیان شت فێر دەبن وانە علي پێلانی دووەم لەبەرەوەی گوێ لە قسەمان ناگرێت ئەزەل بۆ ئەوەندە درێژی پێدەدەی بۆ ناچی خۆت بۆ ئاشکرا بکەی لەبەر دوو هۆ نابێ هیچ شتێک بە مەمەد بگوترێ مەمەد دوێ شتێک بکە ئەگەر مەمەد لەبەر خاتری برایەکە شتێ بکە بێبیرکردنەوە دەیکا بۆیە دەبێت ڕێی پێ بدەم دەبێت لێ بگەڕم خۆی ئاشکرای بکە دووەم دوان ساڵە خۆم بۆ ئەمە ئامادە دەکەم کامل دەکرێ هەموو شتێکم بگۆڕی بە ئێستا هەموو شتێک فڕێدەینە بەردەم مەمەد دوودڵی هەیە خۆی دیدۆزێتەوە ئەو لەو قۆناغە دەرچۆی تر بەڵام ئامادە نییە بۆیە دەوێت بە چاوی خۆی ببینێ هاتوتە ناوچی سێەم ئەی سێەم مەمەد لەوە تێدەگا کاچی لە کوێ ژیاوە ئینجا دەزانێت کە تۆ عومەری سێم گرینگە سێمن لەبیر کرد نا لەبیرم نەکرد چونکە ئەوەندە لە ڕوودانی شتێکی پێچەوە ناترسم کامل ناتوانم بە خۆشم بڵێم بێنە بەر چاوت براکەم باوەش دەگرم پێی دەڵێم براکەم ئەویش پێم دەڵێ کاکە دەڵێ عومەر دەبێ ڕوو بدا کامل ئەمە دەبێت کامل
ها دەبێ پاش چەند کاتژمێرێکتر دواتر دووبارە بە براکەم دەگەمەوە. هەها سەیرەوەکە پشتی ئاوی تێدا نەما. ماندوو بووی دەسەڵگری باشترە. هێشتا کاکە ئەوە چی دەکەن؟ شێت بوونا؟ شێت بوونا؟ شێت نەبووینە بە فەریق یاری دەکەین. ئێمە ئەو چوارەمان بەرامبەر هەموو تیمەکە ئەگەر بردمانەوە مەمەد لە تیمەکە وەردەگیرێ. گورە بابە شتیوا چۆن دەبێ؟ شتیوا چۆن دەبێ؟ پێداک بە کوڕا فیکە لێدا ئەگەر نا دۆی تەقێنم تۆپەکە. چی بوو؟ دەترسەی فەرخە چێڵ؟ تەواو مەمەد وەرگیرای. سوپاس بەڵام دواکەوتی مامۆستا لە شوێنێکی تر وەرگیرام بەڕازێ. بیرت هاتەوە مەمەد بیرت هاتەوە تۆ لەکوێ دەزانی؟ من مەمەد ئەو شتانە هەموو تۆ کردت. تۆ پلانت دانابوو. لەگەڵ ڕامیسی وانە؟ پیاوی ئەوی ها؟ دیارە مێشکە دۆک ئەو کار دەکات. مەمەد بۆستە جوان سێرم کە سەیری چی بکەو؟ مەمەد جوان سێرم کە وەک پیا و جوان سێرم کە چی دەبینی مەمەد؟ چێ دەبینی؟ بەردە مەمەد
ئێوە چی یاریێک دەکەن ها؟ تۆ ڕامیس تۆش پیاوی ئەوی ها؟ وایە ها؟ وانیە؟ داوای یارمەتی لە من دەکەن بۆ تۆڵی کاکەم ئامادەم ئەوەندەی سەرڕێژیش نازەم چینە مێشکی ئێوە دەخولێتەوە ئەگەر چی نازەم چینە مێشکتانە بەڵام من ئامادەم لەگەڵتانم بەڵام نەکەم خۆتان بە کاکەم بچوێنن نەکەن تێگەیشتی ئێرە شوێنی ئەو من بوو ئەو من تێگەیشتی تەنها من و ئەو تەنها ئەو من تەواوی تر من و تۆ بەسە مەیکە ئەو شتە مەکە کە ئەو کردی تۆش وا مەکە تۆش وەکو جەنگیز مەکە وەکو جەنگیز؟ بەڵێ تۆ ئەو شتە مەکە کە ئەو لە کاکمی کرد هەوڵ دەخۆت لە شوێنی کاکم دانێ ئێوە هیچ شتێکتان شوێنی کاکم تا پێ ناگیرێتەوە مەمە تکایە بە سێرم کە بۆ ئەوە سێرت کەم کاکم ببینم بۆچی دەتەوێت کاکم ببینم بۆچی ئەو مرد تەواو بۆچی دەتەوێت ئەو لە بیرکەم و بە هیچ بگۆڕمەوە نایکەم کەس لە شوێنی کاکم دانانێم هیچ کەسێک مەمە تۆ سێرم کە و لێ مردبەوە کاکم وەک تۆ نەبوو تۆ هەرگیز ناتوانانی بێتە شوێنی ئەو بۆچی ئێوە ئەو شتم لەگەڵ دەکەن بۆچی کاکم بۆ خۆم لێ ناگەڕێن واز دەبێنن ئەزەل یارمەتیتان دەدەم ئەو کاکمە بێگومان هەموو شتێ دەکەم ئێستا بگەڕێتەوە بۆی دەمرم بەڵام کاکم بۆ من لێگەڕێن تکایە ئەزەل لێم دێبگە هەوڵ مەدە خۆت بێنێ جێگای کاکم لێگەڕن ئارە بخەوێ لێگەڕن وەک خۆی ببێنێتەوە لێگەڕن وەک ئەوە بمێنێتەوە کە من دەیناسم ئەو مردووە لێگەرم با یادگاریەکانی وەک خۆی بمێنێتەوە تکایە ئەزەل تەواو لەگەڵ ئێوە دەبم ئامادەم بۆ یارمەتی بەڵام تکایە کاکم بۆ من لێگەڕێن باش بمبورە حەقتە تاوەکو لە تۆی زۆر زیاتر نزیک بکەینەوە بۆیە بەڵێ تەواو ئیتر ڕوو نەدات کوشتنی بێتاوانی ئاسانە هێز بێتاوانی دەکوژێ شامپۆن بۆ بێنن شامپۆیەکی باشم بۆ بێنە خاڵۆ دای خاڵۆ دای من مەشۆ بمکوژە دای با تەواو بێ دای زوو بمکوژە کۆتایی بێ خاڵۆ کۆتایی بێ بەریدەن ئێمەش ئەو پەیمانەی دراوە بە خوێن جێبەجێ دەکەین برادەر دەی خاڵۆ لەو دنیا چاوەڕێم دەکەن بیبڕە با بچم دەی ئەو پەیمانەی کە دراوە پێویستی بە گیانی ئەو کەسەیەکە پەیمانەکەی داوە ئەو چەقۆیەی هۆگری ملی تۆیە گەرانتی ئەو پەیمانەیە کە دراوە برادەر چی بوو یانی ئێستا؟ چی دەبێ؟
دەبێت داواکەی ئەزەل قبول بکەیت. داوای چی؟ لە بەرامبەر هێنانە خوارەوەی ئەو چەقۆیەی هۆگری ملت بوو، تۆش ئەگەر ڕۆژی خۆی هات جەنگیز دەکەیتە پێڵاو و دەیکەیتە ژوورەوە، واتە لە حەبسی دەکەیت. پەیمانەکەت لەبیر نەکەیت، لەبیری نەکەیت. کوڕە ئەزەل، کوڕە ئەزەل، کوڕە ئەزەل. نایڵێ وانە؟ هێشتا پێم ناڵێ لەگەڵ کێ خەوتی. تاو بیتروانە بەردەوام نابێ، ئەو کەسە نەما. جان سیرکە من هاتمەوە، باوکت داتەوە. ئەزەل تەواو جەنگیز گەڕایەوە ماڵ، لەژێر دەستمە ئیتر. درۆکردن بێتاوانی دەکوژێ، ناپاچی دەیکوژێ، نهێنیش دەیکوژێ. ئیتر من لە هەموو کەسێک باشتر دەیزانم چۆن تۆڵە وەردەگرمەوە، چونکە من بۆ ڕگرتنەوەی تۆڵە بەدەستی خۆم بێتاوانی خۆم خنکان. ئەزەل بەهار ئەزەل چی بووە؟ ئیتر من قەت ناگەڕێمەوە، قەت ناگەڕێمەوە. بۆ کوێ ناگەڕێەوە؟ من چیم کرد بەهار؟ من چیم لە خۆم کردووە؟ هیچ شتێکت نەکردووە. من چیم لە خۆم کردووە؟ من چۆن ئەوم لە خۆشەویستانم کردووە؟ ئاور بدەوە، هەموو شتێک باش دەبێت، نیگەران مەبە. نابێ، هیچ شتێک باش نابێ. من وام زانی دەتوانم بگەڕێمەوە، وامدا نەبوو دەگەڕێمەوە، دەبوایە بگەڕێمەوە ماڵێ. چم کرد، شتی وام کردووە بەهار، شتی ئەوام کردووە کە ڕۆم ڕوخسارم ئیتر کەس من نابینێ. من تۆ دەبینم ئەزەل، من تۆ دەبینم.